وایە کاری سیاسی عادەتەن جاروێ بە قەیسەری لەدایک دەبێت تەنکی لەدایک نابێت ئەو جارش بە قەیسەری لەدایک بوو ئەمە بابەتێکە کە ئەوانەی کە سیاسەت بکەن پێدەگەن ئەمە حوسەلەی دەوێت و تەحملی دەوێت من پێم وایە پۆستی پارێزگاری کەرکووک بەلای کەمی 2 ساڵ یاردن لە کورد دەبێت لە مەسەلەی شتێکەیە کە بدرێتە عەرەب پاش 2 ساڵ من پێم وایە ئەم ئامادەیی بۆ دابەشکردن کارێکی باشە بەلای کەین بۆ ڕێگرتن لە بەعزێک کەس دەیەوێت دەخالەت بکە و بەینی کورد و پێکهاتەکان تێک بدە پێویستە بە شێوەیەک بی هەموو لایەک شعور بە بوونی خۆی بکات شعور بە بوونی خۆی بکات ئەو بەتوناوە ئەگەر چاوپێکەوتنەکانی کۆنت گێڕا بگریت دەزانی کێیە ئەمن لێرە نامێ ئەوڕۆ باسی شتێ بکەم ئەمن نیازمەوە بووە لەو چاوپێکەوتنەی ئەوڕۆ باسی سلبیات نەکەم باسی ئیجابیات بکەم ئەمە پێم وایە خەسارەتمان کردو 7 مانگ چاوەڕێمان کردو لە ئەنجامی ئەم ڕێک نەکەوتنە بۆ هیواداری سوودیەوە